کورد دەڵێ بەر لە جێی خۆی سەنگینە و لە هەمان کاتیشدا ئەڵێ گڵی دوور دەرمانە. با بزانین بەڕێستان گڵە دوورەکەی نیشتیمانن کە بۆ دەرمان بەکاردێن و یاخود بەردە سەنگینەکەی نیشتیمانن. بێگومان کوردستان زۆر شیرینە، زۆر خۆشەویستە. ئێمە هەموو ژیانمان لە پێناوی کوردستاندانە. ئەلبەتە بەشێک لە میلەتی ئێمە تا ئێستا ئێمەیان لە بیرە کەوا بێ ئێمە بەردەسەنگینەکەین. ئەمما بووین بە مرۆڤاریەکانی غوربەت دەربەدەر بووین، کەس لێت ناپرسێ لەبەر ئەوەی وڵات هەمووی بە یەک شتەوە مەشغوڵە، نە هونەری لەبیر ماوە نە کەلتور. ئێمەش بووە لە هەردوو دینەکە بووین، لە بەردە سەنگینە ئەسلێکە لە جێگای خۆیە سەنگینە ئەوە بووین و مرۆڤاریەکانی غوربەتیشمان بەدەست نەماوە، ئەوش لەمەش بووین. بەڕاستی من هەندێک جار هەست دەکەم هەندێک جار بەردە سەنگینەکەین و هەندێک جاریش گڵە دوورەکەی نیشتیمانین. یعنی زۆر ئەو تۆ ڕازەکەی ئەزانی چییە؟ ئێستا ئێمە لە غوربەتە، یعنی ناتوانین لە غوربەت ژیانێکی خۆش بژین لەبەرەوەی دڵمان هەر لەسەر کوردستان.